ڕاگەیاندنی بەڕێوەچوونی پۆلۆنۆمی سێهەمی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە. ئاگادارتان دەکەین کە سێهەمین پۆلۆنۆمی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە هەڵبژێردراوی کونگرەی هەژدا ڕۆژەکانی شەمە و یەکشەممە 20 مانگی ڕەشەمەی 1401 ڕێکەوتی 11 و 12 مانگی مارسی 2023 بە بەشداری ئەنجامانی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و بە حوزوری ئەنجامانی کۆمیتەی ناوەندی کاتی حزبی کۆمۆنیستی ئێران و ئەنجامانی کۆمیتەی دەرەوەی وڵاتی حزب و ژمارەیەک لە کادرەکانی کۆمەڵە وەک چاودێر بەڕێوەچوو. پلۆنۆم بە سرودی ئەنتەرناسیۆناڵ و 1 دقیقە بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی شۆڕەشی ژن ژیان ئازادی و سەرجەم گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم دەستی بەکارەکانی کرد. دەستور جەلسەکانی ئەم پلۆنۆمە بریتی بوون لە: یەکەم، راپۆرتی سیاسی کۆمیتەی ڕێبەری کۆمەڵە بە پلۆنۆم و قسە و باسکردن لەسەری. دووهەم، راپۆرتی تەشکیلاتی کە راپۆرتی سەرجەم ئۆرگانە تەشکیلاتیەکان و چالاکیەکانی لە نێوخۆ و دەرەوەی وڵاتی لە خۆی گرتبوو. سێهەم، دیاریکردنی تاریخی بەڕێوەچوونی کونگرەی 13 حزبی کۆمۆنیستی ئێران. چوارەم، قەرار و بڕیارنامە پێشنیارکراوەکان. پەنجەم، دابەشکردنی کاری نێوخۆی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە. راپۆرتی سیاسی کۆمیتەی ڕێبەری بە پلۆنۆم چاوگێڕانێک بوو بەسەر گرنگترین ئاراستەی سیاسی و کۆمەڵایەتیەکانی ئەمڕۆدا وەک قەیرانی ئابووری جیهان دوای کۆرۆنا، هێرشی وێرانکەری ڕووسیا بۆ سەر ئۆکراین، هۆکار و پاڵنەرەکانی، بێوێنەترین ئاستی گرانی و تەوەڕۆم لە دنیادا وەک یەکێک لە لێکۆچەکانی، واژۆی ڕێکەوتنامەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی کۆماری ئیسلامی و دەوڵەتی عەرەبستانی سەعودی بە نێوەندگیری دەوڵەتی چین و گرنگیەکەی لەم ڕۆوەکە یەکێک لە نیشانەکانی پاشەکشەی کۆماری ئیسلامی لە دەستێوەردانە ناوچەیەکانیەتی. ئەوانە لە زۆمرەی باسەکانی راپۆرتی سیاسی کۆمیتەی ڕێبەری کۆمەڵە بە پلۆنۆم بوون. لە باسی گوزارشی بارودۆخی سیاسی ئێراندا گرنگترینی ئەو فاکتۆرانەی کە سەرجەم بارودۆخی سیاسی ئێستایان دیاری کردووە هاتبوونە گۆڕێ و هەڵسەنگاندنیان بۆ کرا. پێگەی کۆماری ئیسلامی، شۆڕشی ژینە و دەرفەت و مەترسیەکانی بەردەم ئەم شۆڕشە، دۆر و پێگەی هێزە جۆراوجۆرەکانی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی، بارودۆخی سیاسی کوردستان و پێگەی هێزە سیاسیە چالاکەکان لەو ناوچەیەدا، کۆمەڵە وەک ڕێکخراوێک لە کۆی ئەم وێنەدا قەراری گرتووە، استراتیژ، سیاسەت و ئاراستەی کۆمەڵە لە وەڵامدانەوە بەم بارودۆخە سەردی ڕێسەرەکیەکانی ئەم بەشە لە راپۆرتەکەیان پێکدێنا. لە پاڵ ئەو باسانەدا ئاسۆی چالاکیەکانمان لە هەرێمی کوردستان چلۆنایەتی بەرەوڕووبوونەوە لەگەڵ پیلانەکانی کۆماری ئیسلامی لەم ناوچەیەدا لە زۆمرەی باسە گرنگەکانی پلۆنۆم بوون. بەشداری چالاکانەی هاوڕێیان لە قسە و باسەکان لەو پلۆنۆمەدا ئەم راپۆرتەی وردبینانەتر و دۆڵەمەندتر کرد. بڕیاردرا کە ئەم باسانە لە ڕۆژانی داهاتوودا لە ڕێگەی ڕاگەیەنرە گشتیەکانی کۆمەڵە و لەلایەن هاوڕێیانی بەشدار لەم پلۆنۆمەدا بەرەبەرە و لە ئاستی عەلەنیدا بڵاو بکرێنەوە. لە باسی گوزارشی تەشکیلاتیدا لایەنە جۆراوجۆرەکانی هەڵسوڕەوانی کۆمەڵە لە نێوخۆ و دەرەوەی وڵات و لە کوردستانی عێراق خرانە بەرباس و لێکدانەوە. کەم و کۆڕی و خاڵە لاوازەکان دیاریکران و کۆمەڵێک ڕێکار بۆ چارەسەرکردنیان نیشاندران. پلۆنۆم هەروەها ئبتکاری عەمەلی بەڕێوەبردنی ئەو کۆنفرانسانەی کە لەم دوایەدا لەلایەن ئەو کۆمیسیۆنەوە کە کۆمیسیۆنی ناوەندی کۆمەڵە دیاری کردبوو بە هاوکاری کۆمیتەی دەرەوەی وڵات لە وڵاتانی ئاڵمان و سوئێد بە بەشداری هەڵسوڕاوانی شەپی کوردستان بەڕێوەچوو بوون بە ئەرێنی زانی. پلۆنۆم هەروەها جەختی کردەوەکە بەتایبەت لە درێژەی ئەو کۆنفرانسانەی کە تەمەرکوز و ناوەندە سەرەکیەکەی لە وڵاتی سوید بوو لە ماوەی لانیکەم 2 تا 3 مانگی داهاتوودا کۆنفرانسێکی دیکە بە بەشداری بەرینتری لە هەڵسوڕاوانی چەپ و سۆسیالیست بە ئامانجی دەستەبەرکردنی ئاکامی دیاریکراوتر بەڕێوە بچێت. بەو کۆمیسیۆنە سپێردراکە لە تەدارۆکی بەڕێوەبردننی دابێت. بەهۆی کە ئەندامانی کۆمیتەی ناوەندی کاتی حزبی کۆمۆنیستی ئێرانیش لەم کۆبوونەوەدا ئامادە بوون، سەبارەت بە دیاریکردنی تاریخی بەڕێوەچوونی کۆنگرەی 13 حزبی کۆمۆنیستی ئێرانیش بڕیاردرا
قەرارەکە کۆمیسیۆنی ئامادەکردنی کنگرە لە هەوڵی بەدواداچوونی ئەم بڕیارەدا بێت. پلۆنۆم هەروەها لە باسی قەرار و بڕیارنامەکاندا قەرارێکی سەبارەت بە پشتیوانی لە مەنشوری بڵاوکراوە لەلایەن 20 تەشەکل و ناوەندی مەدەنی نێوخۆی وڵاتەوە پەسەند کرد. لەم قەرارە داهاتووەکە پلۆنۆمی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە سەرەڕای ئەو کەم و کۆڕیانەی کە لە ناوەڕۆکی ئەم مەنشورەدا بوونی هەیە کولیەتەکەی تەئید دەکات و پشتیوانی لێ دەکات. پلۆنۆمی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لە کۆتاییدا دوای دابەشکردنی کاری نێوخۆی کۆمیتەی ناوەندی و پێڕاگەیشتن بە هەندێک کاروباری تەشکیلاتی دوای 2 ڕۆژ کاری چڕوپڕ کۆتایی بە کارەکانی هێنا. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حەزبی کۆمۆنیستی ئێران 22 مانگی ڕەشەمەی 1401 13 مانگی مارسی 2023